ئەوە دانیاخانە میهرەبانی معجزەی دەخۆڵقێنیتە. دانیا چەند کیلۆ بووی؟ 133 وەرە سەر ئەو میزانەی 133 پێش ئەمەلیات. ئێستا چەندە؟ ئێستا 74 کیلۆ. 133 مان کردە 74 یعنی 1 بۆ 74. ئەوجە دانیا لۆم باز بکە پێشتر کوبووی ئێستا کوی زۆر قەڵەو بووم بێزار بووم لەدەست قەڵەویە تقریبا یانی وای لێهات بۆ تووشی نەخۆشی دەرونی دەبووم یانی بەدائیمی دەمگوت قەڵەوە وەزنم زۆرە نامرتاح بووم بە هیچ شتێک ئاسوودە نەدەبووم تاوای لێهات میهرەبانیم هەڵبژاردۆ هاتم نەشتەرگەری بڕینی گەدەم کردو الحەمدولیلا ئێستا وەزنم زۆر باشە و بێچێشەمە وەزنێکی تەواویشم دانا. بیەمایەکەمان لەبۆ کرد بۆ 25 دوعای خێری لەبۆ دەکەین ئینشاءالله بەختەوەر دەبی. وەکو کێشەی قەڵەوی گوتمان بای قەڵەویەکەی لە کۆربەوە چەند دڵت خۆشە؟ زۆر دڵخۆشم بەڕاستی تەوەقعیەوەم نەدەکرد کە ئەو وەزنە زۆرەی دانم. ئەوە میهرەبانی معجزەی خۆڵقان وەنیا ئێستا بێ نەفەرێکی بکە؟ الحەمدولیلا نەفەرێکی دیکەم. جلەکان چ لێ کرد؟ هەموو فرەدا هەموو جفرەدا ئەو زەدەرشمان بەبەردگەیاند. تەواو میهرەبانی گۆڕانکاری دەکاتن گۆڕانکاری لێ دەرم خۆشبەختەوەی بەشدار لە میهرەبانی ئەوەی کە یارمەتی خەستەخانەی میهرەبانیدا کەسێکی لە دڵتوندی و قەڵەوی و بێزاری کردە ئینسانێکی نەشید. ئێستاکە شەو موشە مەزبوطی؟ الحەمدولیلا بێتاقەت نی لەمارێ؟ نەوەڵڵا زۆر باشم. تابانێک مەزبوطی لەمارێ؟ زۆر باشم الحەمدولیلا خواردنەکانیشم ئێستا زۆر باشە و ئازاروشتم نییە ئەو نەخۆشی هەش بوونەوە. الحەمدولیلا ئەوە ژیانێکی نوێی پێبەخشیوە میهرەبانی. دەرێم خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی